یابانیش وەکو باسمان کرد زۆر باشە 4 گۆڵیش لە تونس کرد. تونیزیەک لە هەڵبژاردانەیە وەکو عێراق ئاستی زۆر خراپە، یان یەک لە هەڵبژاردە عەرەبیەکانە ئاستی زۆر خراپە. و یابانیش بەلای منەوە ئەسپی ڕەشەکەی یابانی زۆر باشە. بڕۆ ناکەم قسەیەکمان لەسەر یاری هەبێتن بە تەواوی یاریی یابانیەکان ساموڕایەکان یاریەکی تاو بەچێش دەکەن. یاریەک کەوا دەتوان بڵێم هەڵبژاردەی بەرامبەر تاو تووشی ماندووبوون دەکەن، ینی سەیری یابان بکەن لە خولەکی یەک تاوەکو نەوەت هیچ یاریزانێک نابینی بوەستێ و یاریەکی عاشواییش ناکەن، یاریەکی هەرەوەزی ناکەن. یاریەکە کەوا پلانی بۆ دانراوە، یاریەکە کە هەر 15-20 خولەکێک نەوی یاریگە سەیری یاریزان یابانیان دەکەی هەست دەکەی پلان و گۆڕانکاری لە نێو یاریزانەکان گۆڕانکاری بەسەردادێت. ینی 25 خولەکی سەرەتا یابانیەکان بە شێوازێک یاری دەکەن لە دوای ئەو برێکێکەوە وەردەگرن بۆ ئەو خواردنەوە تەنیا مەسەلەن لە ماوەی یەک خولەکە ڕاهێنەر قسەیان بۆ دەکە دێنە نێو یاریگە پلانێکی تەکنیکێکی تاو جیاواز دەگۆڕن، یعنی سەر لە تیپی بەرامبەرش دەشێوێن کە ئەم هەڵبژاردەی بە شێوازێک یاری دەکات. ئەسپی ڕەشی ئەم مۆندیالە یابانە. باشە. ئیسپانیا گەڕاوە. ئیسپانیا گەڕاوە بە ئەنجامی زۆر باش. ئەنجامێکی زۆر باش. سعودیا 4-0 و ئاستی ئیسپانیاش زۆر باش بوو. بینەر یاریەکە بوو چ قسەیەک لەسەر یاریەکە هەیە؟ ڕاهێنەری ئیسپانیا لە یاری یەکەم کە هەڵبژاردەی کۆڕاساوی بەکەم تێگەیشت ئەم یاریە یانی چۆن دەڵێ حساب و کتابێکی جیاوازی گۆ کرد. دەتوانم بڵێم لەو کە لە ڕقەی خۆی پەشمان بۆ یاریکردنی نیکۆ ویلیامز، لامین یامال، ئۆریازابل، ئۆڵمۆ لە پشتیانەوە تەواوی پێکاتەی ئیسپانیا گۆڕی و بەرامبەرەکەشی ڕاستە سعودی، بەڵام خۆ یاری یەکەمیش بەرامبەرەکەی لە سعودیا باشتر نەبوو. یاریش زۆر باشی کرد. سەلماندی ئیسپانیا کە یەکێکە لەو هەڵبژاردانەی تا ڕادەیەک بربژێرە و لەوانەیە لە قۆناغی هەشت دەیبینین، بەڵام بۆ قۆناغی 4 دەبێت چاوەڕێ بکەین. کاک لێس کاڤێردی ئەگەر لە سعودیا بباتەوە بە فەرمی سەردەکەوێت بۆ قۆناغی بە باشنی سێم نە ئەگلانێ بە باش سێم نەبێت. ئەگەر ئیسپانیا لە ئۆروگوای باتەوە بە دوم سەردەکەوێت کاک لێس بە باشنی سێم. کاڤێردی خراپ نییە وسەڵ، ینی دوو یاری یەکسان کردووە و ئۆروگوایش دوو یاری یەکسان بووە، بەڵام یاری ئەو جارە ئۆروگوای دەدۆڕێ کاڤێردی دەباتەوە بە باشترین بە دووەم دەبێت چاوەڕێ ئەنجامی ئۆروگوای دەبێت چاوەڕێ ئەنجامی ئۆروگوای کە بەزەکە بباتەوە پێویستی بە ئۆروگوای نییە، بە باشترین سێم یەکسە سەردەکەوێت، یانی هیچ پێویستی پێ نابێتن. کاڤێردی یەک لە هەڵبژاردانان دەبێت ئەو ساڵ ینی سەردەکەوێت، یانی ناوێکە هەڵبژاردەیەک یەکەم جار سەردەکەوێت بۆ مۆندیال، بەڵام دەچێتە قۆناغی 32 بەڕاستی.